ڕاگەاندنی کۆمیتەی ناوەندی کۆمەڵا سەبارەت بە مانگرتنی سیاسی گشتی تاکتیکێکی پێویست و هەنووکەیی لە خەباتی کۆمەڵانی خەڵکی کوردستان و ئێراندا. لە هەلومەرجێکدا کە کۆماری ئیسلامی شمشێری سەرکوت لە دژی جەماوەری ناڕازی و مافخواز دەسوێ، گرتنەبەری تاکتیکی فرەچەشنی خەباتکارانە گرنگیەکی استراتێژی هەیە. هەواڵی کوشتاری خەڵکی بێدیفاع لە ناوچە جۆرە و جۆرەکانی ئێران پێویستی بیرکردنەوە و پێداچوونەوە بە شێوازەکانی خۆراگری زیاتر لە هەمیشە ئاشکرا دەکات. لەم نێوەندەدا مانگرتنی سیاسی گشتی وەک یەکێک لە کاریگەرترین ئامرازەکانی خەباتی چینی کرێکار و جەماوەری بێبەش دەتوانێت ڕۆڵێکی یەکلاکەرەوە لە گۆڕینی هاوسەنگی هێزدا بگێڕێت. واقعی تاڵی ئەمڕۆی کۆمەڵگەی ئێران و بەتایبەت لە کوردستان ئەوەیە کە گوشارە سیاسیەکان و گوشاری بژێوی ژیان گەشتوونەتە ئاستێک کە کۆمەڵانی خەڵکی وەگیان هێناوە. خەڵک لە بەرامبەر ئەم گوشارانەدا هیچ بژاردەیەکی تریان لە بەردەمدا نییە جگە لە خەبات و خۆراگری. بەڵام لە هەمان کاتدا بەرپرسیارەتێکی خۆرس کەوتووەتە سەرشانی هێزە سیاسی و لایەنە چەپەکان کە بە گرتنەبەری سیاسەتی گونجاو و بەرپرسانە زیانی گیانی جەماوەری ناڕازی کەمتر بکەنەوە. ئەزموونی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لە کوردستان نیشانی داوە کە خۆپشاندانی سەرشەقامەکان ئەگەرچی هێمایەکە لە خۆراگری جەماوەری، بەڵام لە بەرامبەر ڕژیمێکدا کە لە بەکارهێنانی چەکی گەرم لە دژی خۆپشاندەران دەستناپارێزێت زیانی گیانی قورسی لێ دەکەوێتەوە. لەم هەلومەرجەدا مانگرتنی سیاسی گشتی دەتوانێت وەک تاکتیکێکی تەواوکەر و لە هەمان کاتدا کەم تێچووتر جێگایەکی تایبەت بەدەست بهێنێت. نکۆڵی لەوە ناکرێت کە مانگرتنی سیاسی گشتی گوشارێکی ئابووری دیاریکرا و دەخاتە سەرشانی چین و توێژە کەم داهاتەکان. بەڵام ئەزموونەکان ئەوە دەرەخەن کە ئەگەر ئەم تاکتیکان ناوە و لە مەودای زەمەنی دیاریکرا و بیرلێکراوەدا بەکاربهێنرێت، دەتوانرێت ئەم گوشارانە کەمتر بکرێتەوە. گرنگ ئەوەیە کە مانگرتنەکان بە شێوەیەک پلانیان بۆ دابدرێت کە نەک هەر کاریگەریەکی نەرێنی نەکاتە سەر توانای ئابووری بنەماڵەی کرێکاری و زەحمەتکێش و کاسبکارانی کەم دەرامەت، بەڵکو بە پێچەوانەوە گوشارێکی بەرچاوی سیاسی و تەنانەت ئابووریش بخەنە سەر دەسەڵات. لە ناوەندە کرێکاریەکان بەتایبەت کاتێک مانگرتنەکان هاوکات بەشی خزمەتگوزاری شارەوانیەکان و ناوەندە ئابووریە سەرەکیەکان دەگرێتەوە، دەتوانن گوشارێکی بەرچاوی ئابووری بخەنە سەر ڕژیم. ئەلبەتە پێویستە ئەوە لە بەرچاو بگیرێت کە کوردستانی ئێران لە بنەڕەتدا ناوچەیەکی پیشەسازی نییە و پێک هاتە ئابووریەکەی زیاتر لەسەر بنەمای خزمەتگوزاری و بازار دامەزراوە. لەمڕۆوە پێویستە بانگەوازەکانی مانگرتن لەم ناوچەیە بە وردبینی و بەرپرسیارەتی زیاترەوە ڕابگەێنرێ بۆ ئەوەی گوشاری سەرەکی نەکەوێتە سەرشانی کاسبکاران و بازاڕیان، بەڵکو لە چوارچەوەی بزوتنەوەیەکی جەماوەریدا پەیامی سیاسی خۆی بەتەسەڵات بگەێنێت. یەکێک لە گرنگترین خاڵە پۆزیتیڤەکانی مانگرتنی سیاسی گشتی ئەوەیە کە دەرفەتی بەشداریکردن بۆ ئەو چین و توێژە لە دانیشتوان دەرەخسێنێت کە هێشتا بە بزوتنەوە ناڕەزایەتیەکانی سەرشەقام پەیوەست نەبوون. زۆرێک لە هاوڵاتیان بە هۆکاری جۆرا و جۆر لەوانە ترس لە سەرکوت بەرپرسیارەتی بنەماڵەیان گرفتی جەستەیی ناتوانن بەشداری خۆپشاندانەکانی سەرشەقامەکان بن. مانگرتنی گشتی ڕێگەیەک دەخاتە بەردەمە و کەسانە کە بتوانن بە شێوازێکی کەم مەترسیدارتر خۆیان لەگەڵ جەماوەری ناڕازیدا ببینەوە و هاوسۆزی و هاوپشتی خۆیان لە بزوتنەوەکە ڕابگەێنن. هەندێک لەسەر و بڕوایەن کە کاتێک جەماوەر لەسەر شەقامەکان ناڕزایەتی دەرەبڕن، بانگەشەی مانگرتنی گشتی دەیانێرێتەوە ماڵەوە و لە گۆڕەپانی خەبات دووریان دەخاتەوە. ئەم ئارگۆمنتا واقعی نییە. یەکەم، هەروەک ئاماژەی پێکرا بەشێکی زۆری خەڵکی ناڕازی هێشتا بەو خەبات و ناڕزایەتیانەوە پەیوەست نەبوون و مانگرتن ڕێگەیەکە بۆ پەیوەستبوونیان. دووهەمیش مانگرتنی گشتی بە مانای ڕاگرتن و هەڵپەساردنی شێوازەکانی تری خەبات نییە. تاکتیکی مانگرتنی گشتی کاتێک دێتە دەستوری کارەوە کە بەشێک بێت لە استراتێژێکی هەمەلایەنە، ئەمە بە مانای واسهێنان لە حزوری ئاشکرا لەسەر شەقامەکان، کۆڕ و کۆبوونەوەی ناڕزایەتی و هەروەها کەمپەینی ڕاگەیاندن و شێوازەکانی تری خەبات نییە. بە پێچەوانەوە مانگرتنەکان دەتوانن بواری بەهێزتربوونی ئەو شێوازانەی دیکە لە خەبات خۆش بکەن. ئەزموونی کوردستانی ئێران لە ماوەی دەیان ساڵی ڕابردوودا نیشانی داوە کە ئاوێتەکردنی داهێنەرانەی تاکتیکە جۆرا و جۆرەکان کاریگەری زیاتریان بووە. یەکێک لە تایبەتمەندیە دارەکانی مانگرتنی گشتی ئەوەیە کە ئاست و ڕەهەندی ناڕزایەتیەکان لە قەبارەی ملیۆنی دانیشانەدات، بابەتێکی کە زۆر جار لە خۆپشاندانەکانی سەرشەقام و بە تایبەت لە هەلومەرجی سەرکوتی توندا ممکن نییە. لە کاتێکدا لەوانەیە کە خۆپشاندان لە سەر شەقامەکان بتوانێت تەنها چەند هەزاریان تەنانەت دەیان هەزار کەسێک بێنێتە سەر شەقام، بەڵام مانگرتنی گشتی دەتوانێت هاوکات ملیۆنان کەس لە سەرانسەری کوردستان و بە تایبەت هەموو ئێران کۆبکاتەوە.
ئەم نیشاندانی هێزی بە کۆمەڵە هەڵگری پەیامێکی ڕوونە بۆ دەسەڵات، ئەویش ئەوەیەکە خەڵک یەکگرتوون و دەتوانن چرخی ئابووری و کۆمەلگا بوەستێنن. هەروەها ئەم نمایشی هێزە ورەی خەباتکارانەی کۆمەلگاش بەرز دەکاتەوە و هاوسەنگی هێز بە قازانجی خەڵکی تێکۆشەر دەگۆڕێت. لەو ڕۆوە کە مانگرتنی گشتی سیاسی لە ئاستی جەماوەری و ملیۆنیدا بەڕێوە دەچێت، نەک هەرورەی خەباتکارانە لە کۆمەلگەدا بەهێزەکات، بەڵکو زەمینە بۆ پێشڕەویەکانی دواتریش خۆشەکات. هەرمانگرتنێکی سەرکەوتوو متمانە بەخۆبوونی خەڵک زیاترەکات و نیشانیان دەدات کە هێزی گۆڕانکاری لە دەستی خۆیاندایە. ئەزمموی کۆمەڵە لە کوردستان ئەوە دەرەخات کە مانگرتنی گشتی دەرفەتێکی زیاتر بۆ پێکهێنانی ڕێکخرا و خۆڕێخستن دەرەخسێنێت. لە پرۆسەی ئامادەکاری و جێبەجێکردن و هەڵسەنگاندنی مانکردنەکەدا تۆڕەکانی پەیوەندیکردن بەهێزتر دەبن، پۆتانسیێلی ڕێکخراوەیی زیاتر دەبێت و ڕێبەرایەتی نوێ شکل دەگرێت. ئەم پرۆسەیە بەستێنی پێویست بۆ هەنگاوی گەورەتری داهاتوو خۆش دەکات. هەرچەند ڕەنگە مانگرتنی گشتی هەندێک ویست و داخوازی کۆمەڵایەتی ئابووری دیاریکراویش بێنێتە گۆڕێ، بەڵام بەکردەوە دەبێتە ڕوبەڕووبوونەوەیەکی سیاسی ڕاستەوخۆ لەگەڵ کۆماری ئیسلامی. ئەم ڕوبەڕووبوونەوەیە ئاستی وەشیاری گشتی بەرز دەکاتەوە و کۆمەک دەکات بە خەڵک تا باشتر لە ڕیشەی پێکهاتەیی کێشە و گرفتەکانیان تێبگەن. کاتێک کرێکاران، معەلیمان، خانەنشینان و بازاڕیان لە یەک مانگرتنی هاوبەشدا کۆ دەبنەوە، لەوە تێئەگەن کە کێشە و گرفتەکانیان لە یەکتر جیانیە و هەمویان لە سیستەمێکی سیاسی ئابووری ستەمکارەوە سەرچاوە دەگرن. ئەم وشیاریە چینایەتی و سیاسیە پێشمەرجی پێویستە بۆ هەر گۆڕانکاری بنەڕەتی. حیزبە چەپ و هێزە سۆسیالیستەکانی کوردستان دەبێت بەباشی لەم پوتانسیێلی فێرکاری و ڕۆشنگەرانەی مانگرتن تێبگەن و لێی بەهرەمەند بن. لە بارودۆخی ئێستادا ویست و داواکاریەکانی مانگرتنی سیاسی گشتی دەتوانێت بریتی بێت لەم خاڵانەی خوارەوە. ئازادی خێرا و دەست بەجێ سەرجەم دەست بە سەرکراوانی سیاسی لەوانە هەڵسوڕاوانی کرێکاری چالاکانی مەدەنی وتت کە تەنها بەهۆی بەکارهێنانی مافی ڕەوای خۆیان بۆ دەربڕینی ناڕزایەتی لە زیندانەکانی ڕژیمدان. کۆتایی هێنان بە توندوتیژی و سەرکوت لە دژی خەڵکی ناڕازی، هەڵوەشانەوەی سەزای لە سێدارەدانی سیاسی، کۆتایی هێنان بە ئەشکەنجە و ئەزیەت و ئازاری زیندانیان و دادگایکردن و لێپرسینەوە لە تاوانبارانی کوشتاری بە کۆمەڵ. ئامادەکردنی بودجەی گشتی لەسەر بنەمای پێویستی ڕاستەقینەی چین و توێژی هەژار و دەستکورد، نەهێشتنی خەرجیەکانی پەیوەست بە پرۆژە ئەتۆمی موشکیەکان، کەمکردنەوەی بودجەی نظامی و ئەمنیەتی و هەروەها کۆتایی هێنان بەو دەستێوەردانە ناوچەیانەی کە بەرهەمی ڕەنج و کاری ئەم خەڵکە بە فیرۆ ئەدەن. زیادکردنی هەغدەست بە گوێرەی ڕێژەی هەڵاوسانی ڕاستەقینە، دابینکردنی بیمەی بێکاری بۆ هەمووان، هەڵوەشانەوەی گرێبەستی کاتی و پەیمانی و گۆڕینی بۆ دامەزراندنی فەرمی، هەروەها دابینکردنی شوێنی نیشتەجێبوونی گونجاو بۆ خەڵکی کرێکار و زەحمەتکێش، کۆتایی هێنان بەستەم و هەڵاواردنی نەتەوەیی لە دژی خەڵکی کورد و نەتەوەکانی دیکەی ئێران. پاراستنی یەکریزی جەماوەر تا گەیشتن بە ئامانجە دیاریکراوەکانیان گرنگیەکی تایبەتی هەیە. ئەزمموی مێژویی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لە کوردستان و لە سەرتاسەری ئێران ئەوەمان بۆ دەرەخات کە دوژمن بەردەوام هەوڵەدات بە دروستکردنی کەلێن و ناکۆکی نەتەوەیی ئاینی چینایەتی و جیاوازی تەمەن یەکگرتووی جەماوەر لەناو ببات. لەم پەیوەندیەدا لایەنە سیاسی و هێزە چەپەکان بەرپرسیارەتێکی قورسیان لە ئەستۆدایە. یەکەم، پێویستە بانگەوازەکانی مانگرتن بەرپرسانە لە کاتی خۆیدا و بە لە بەرچاوگرتنی توانا و پتانسیێلە ڕاستەقینەکانی جەماوەر دەربکرێت. بانگەوازی سەرڕۆیانە و بەبێ پشتیوانی جەماوەری نەک هەر سەرکەوتو نابێت، بەڵکو متمانەی جەماوەریش لەدەست دەدات. دووهەم، پێویستە هەوڵەکانی ڕژیم و دەست و پەیوەندەکانی بۆ ناکۆکی و دووبەرەکینانەوە پوچەڵ بکرێنەوە. ڕژیم هەوڵەدات بە بڵاوکردنەوەی دەنگۆ و پرۆپاگەندەی ناڕاست، هەڕەشە و تۆقاندن و تەنانەت دروستکردنی قەیرانی دەستکردیش خەڵک لە مانگرتن پاشگەز بکاتەوە یان یەکڕێزەکەیان تێک بشکێنێت. وەڵامی پێویست بەم پیلانانە بریتیە لە دروستکردنی تۆڕی پەیوەندی بەهێز و ڕاگەیاندنی جەماوەری چالاک و ڕێخستنی لە خوارەوە لە گەڕەک و کارگە و شوێنەکانی کار. کۆمەڵە لە کوردستانی ئێران بە پشبەستن بە ئەزمموی دەوڵەمەندی خەباتکارانەی خۆی ئەتوانێت ڕۆڵێکی سەرەکی لە ڕێخستن و ڕێبەرایەتی مانگرتنە سیاسیە گشتیەکاندا بگێڕێت. هەروەها حیزبی کۆمۆنیست ئێران دەتوانێت ڕۆڵێکی سەرەکی لە گواستنەوەی ئەو ئەزممونانە بۆ سەرتاسەری ئێران بگێڕێت. لەم پەیوەندیەدا پێویستە توانا و پتانسیێلی خۆیان لە هەموو بوارەکاندا بۆ خوێندنەوە و هەڵسەنگانی تایبەت سەبارەت بە هەلومەرجێکی تایبەت و هەروەها دەستنیشانکردنی کاتی گونجاو بۆ مانگرتن و دیاریکردنی ویست و داواکاری گونجاو لەگەڵ هەلومەرجە بابەتیەکان بەکاربهێنن. لە پێناو پێکهێنانی کردەی هاوبەش لە نێوان هێزە جۆرە و جۆرە سیاسی و کۆمەڵایەتی و پیشەیەکاندا تێبکۆشن. مانگرتنی گشتی کاتێک سەرکەوتوو دەبێت کە هەموو ڕەوتولایەنەکان سەرەڕای بوونی وردە جیاوازیەکان لە پێناو ئامانجێکی هاوبەشدا کۆ ببنەوە.
پەیوەندی نزیک لەگەڵ ڕێکخراوە کرێکاریەکان، معلمان، خانەنشینان، خوێندکاران و چین و توێژە کۆمەڵایەتیەکانی دیکە دروست بکەن و لە تواناکانیان بۆ کۆکردنەوە و ڕێخستنی جەماوەر بەهرەمەند بن. ڕاگەیاندنە سەربەخۆ و جەماوەریەکان بەهێزتر بکەن تا بتوانن پەیامی مانگرتنەکە بەگوێی هەموو لایەک بگەن و پرۆپاگەندەکانی ڕژیم پوچەڵ بکەنەوە. مانگرتنی سیاسی گشتی نە ڕێگە چارەیەکی سێحراویە و نە تاکە تاکتیکی بەردەستە، بەڵام لەم دۆخەی ئێستەی کوردستانی ئێران و هەموو ئێراندا یەکێکە لە کاریگەرترین ئامرازەکانی خەبات کە دەتوانێت بە تێچوویەکی تا ڕادەیەک کەمتر گوشارێکی سیاسی بەرچاوتر بخاتە سەر ڕژیم، خەڵکی لە دەوری یەکتر کۆبکاتەوە و ڕێگە بۆ ئاڵوگۆڕی بنەڕەتیتر خۆش بکات. ئەزموونی مێژووی نیشانەدات کە گەورەترین دەستکەوتەکانی چینی کرێکار و خەڵکی زەحمەتکێش لە مانگرتنە گشتیەکانەوە سەرچاوی گرتووە، لە کۆمۆنی پاریسەوە بگرات تا شۆڕشی ئۆکتۆبر و لە بزوتنەوە دژە کۆلۆنیالیزمەکانەوە تا شۆڕشی ڕێبەندانی 57 مانگرتنی گشتی لە هەموو شوێنێک ڕۆڵی یەکلاکەرەوەی هەبووە. ئەمڕۆ لە کوردستانی ئێران هەلومەرجەکە بۆ زیندووکردنەوەی ئەو نەریتە شۆڕشگێڕانەیە ئامادەیە. خەڵک لەو دۆخەی ئێستا بێزار بوون، گوشارە ئابووری و سیاسیەکان گەیشتوونەتە ئاستی تەقینەوە و ناڕەزایەتی گشتیش هەموو چین و توێژەکانی گرتووەتەوە. ئەوەی کە پێویستە بریتیە لە کاری ڕێخستنی ژیرانە، ڕێبەرایەتیەکی بەرپرسیار و پابەند و هەروەها یەکگرتوویی هێزە پێشکەوتن خوازەکان. مانگرتنی سیاسی گشتی لەم قۆناغەشدا هاوشێوەی ساڵانی ڕابردوو دەتوانێت خاڵێکی وەرچەرخان بێت لە خەباتی خەڵکی کوردستان و ئێراندا. دەتوانێت نیشان بدات کە هێز و دەسەڵاتی ڕاستەقینە لە دەستی جەماوەردایە و کاتێک یەک بگرن هیچ دەسەڵاتێکی ستەمکار ناتوانێت لە بەرامبەریاندا خۆڕا بگرێت. ڕێگاکە سەخت و دژوارە، بەڵام مەحاڵ نییە. هەروە مێژوو فێرمان دەکات کە ئەو جەماوەرەی لە پێناو ئازادی و دادپەروەریدا خەبات دەکەن سەرنجام سەردەکەون. کۆمیتەی ناوەندی کۆمەڵا ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران 14 بەفرامباری 1404 بەرامبەر لەگەڵ 4 ژانویەی 2026.